لەگەڵ زیادبوونی جموجۆڵی چەکدارانی داعش لە پەڵکانە و غەڕە لە سنووری زنانە لە ناوچەی داودا هێزەکانی ئاسایش و پێشمەرگە سەنگەرەکانیان زیاتر قایم دەکەن هەر بۆ ئەو مەبەستە بۆ پاراستنی زیاتری گیانی هاوڵاتیان وەفدێکی مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی مەیدانی ناوچەکە دەکات و دڵنیایی هاوڵاتیانی ناوچەکە دەکاتەوە لەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بە گرنگەوە دەڕوانێتە ناوچەی داودە و تەواوی سنوورەکە. دیارە ئەم ناوچەیە بۆ ئێمە هەر لە مێژووی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ناوچەی داودە ناوچەیەکی گرنگ بۆ ئێمە و هەمیشە ناوچەیەکە خاوەنی قوربانیدان و خاوەنی پشکی شێری هەبووە لە قوربانیدان لە پێشمەرگە لە بەرگریکردن لە بە هەموو ماناکانی خەبات لە ناوچەی داودەیە خەڵکی ئەم ناوچەیە قوربانیەکی زۆریان داوە ئەمڕۆژ بەداخەوە کە هەندێک پێگەی تیرۆریستی وانە لە ناوچەکە هەیە دیارە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەمیشە خۆمان بەوە زانین بەبەرپرسە زانین لە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لەم ناوچەیە و ئەم ناوچەیە وەکوتم لە هەموو ڕوێکەوە بۆ ئێمە ناوچەیەکی گرنگە دیارە ئێمە لە ڕابردوودا لەم ناوچەیە هێزی پێشمەرگەی کوردستانمان جێگیر کردووە 4 لیوە لەم سنوورە 4 لیوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە ئێستا حالیان لە بارگای لیواکی کاک جەمال وارانین ینی ئێمە ئەوەی کە پێمان بکرێەوە ئەوەی کە بتوانین بیکەین بۆ پاراستنی خەڵک بۆ سەرماڵی خەڵک بۆ پاراستنی ئەم ناوچەیە لەوەی کە تیرۆریستان زیاتر لەم ناوچەیە جموجۆڵیان نەبێ ڕۆژ بە ڕۆژ ئەم لیوایانە ئەوەی کە بتوانین تۆکمەیان کەین بە هێزیان کەین ئەگەرچی چەکدارانی داعش لە پەڵکانە و غەڕە بە دیوی سوپای عێراقدا جموجۆڵەکانیان زیاتر کردووە بەڵام هەماهەنگی نێوان ئاسایش و پێشمەرگە و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان ڕۆڵی گەورەی هەبووە لە ڕێگری لە چەکدارانی داعش بە سنوورەکە بۆ ئەوەی کە زیاتر هەماهەنگی و زیاتر تەنسیق باشمان هەبێت لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لەبەرەوە ئێمە خۆمان ئەوکو ئاسایشی گەرمیان چەندین بارەگامان هەیە لەم سنوورە و چەندین شوێنمان هەیە لەم سنوورە سەیتەراتمان هەیە و نقاتمان هەیە و هێزی هاوبەشمان هەیە لەگەڵ پێشمەرگە بۆ پاراستنی ناوچەکە بە شەو بە ڕۆژ لە دەوریا تا پێکەوەن و هەروەها هەماهەنگێکی هەواڵگیری باش هەیە لە نێوان ئێمە و هێزی پێشمەرگە و زۆربەی کاتەکانش پێشمەرگە و ئاسایش پێکەوە عەمەلیەکان ئەنجامەدەن لەم سنوورە بۆ ئەم سنوورە بۆ ئەوەی کە خەڵکی دڵنیا بکەینەوە کە ئێمە بە شەو بە ڕۆژ لەگەڵ هێزەکانی خۆمان هەوڵە دێن بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانی ئەم سنوورە و یەکێتی نیشتمانی کوردستان لە ساتی دروستبوونەوە تا ئەمڕۆ وەک هێزێکی گەورەی سەربازی توانیەتی لە پێناو خاک و خەڵکدا چەندین قوربانی و فیداکاری پێشکەشی خاک و نیشتمان و نەتەوە بکات. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان ناوچەی داودا.